ئەمە وەکو ئەردەدانێکی ئەو میلەتە ئەمان ئاواکەن، یعنی ئانوێ قەدەتی میلەت بن. کابرا چەند ساڵ خزمەتەکە ڕەنجیە کەچی بۆ شوێ تەعاملی لەگەڵاکەن هەتا هەر بە ئەساسیان قەزی، ینی تۆ سەیری شوێنەکەشتە شوێنی ئەوە نییە بەڕاستی، ئەوە شوێنی ئینسانە. لەگەڵ ئەوەی لیستی موچە ڕانەگەێنراوە، بەڵام خانەنشینیان هاتوونەتە بەردەمی بنکەکانی وەرگرتنی موچەی خانەنشینی و ئەوەی بینن کە ئامێشەکە لە نووسنگەکانی کە سەر بە بانقی مەڵکەندیە کە ژمارێک لە خانشینیان لێرە وەستاون چاوەڕوانی ئەوە دەکەن کە موچە وەربگرن کە بەم ڕۆژی عارفەیە، بەڵام تا ئێستا هیچ دەنگێک نییە بۆ وەرگرتنی موچە. ژمارێک لەو خانشینانە لێرەن تاوەکو ئەوان چاوەڕوانی موچەن. سەلام عەلەیکوم، سڵاوە لێبێ. باشە خۆلیستی موچە ڕانەگەێنرا، چۆن بوو هاتنە ئێرە ئەمڕۆ؟ وەڵی خۆیان باسی ئەوەیان کرد، شەوتیان بە حساب ئەوانەی کە ئاژماریان بچن معاشکانیان وەرگرن، بەسەوە تا هیچ زیار نییە و لەگەڵ چەنەوە هاتووی؟ وەڵاهی من زوو هاتم. زوو هاتووی؟ بەڵێ. ینی لە شەش و حەوتی بەیانی و یا درەنگتر؟ بەڵێ لە کاتەوە هاتین، توان بۆی زوو بەرمان بەس بەخوا ئەوە تا حسابن پیر و ئەوانە هیچی ناکەن، ینی لەگەڵ ڕێزمە نازانم قیەمی ئەخلاقییان تیانی هیچ، ینی کابرا چەند ساڵ خزمەتەکە ڕەنجیە کەچی بۆ شوێ تەعاملی لەگەڵاکەن هەتا هەر بە ئەساسیان قەزی، ینی تۆ سەیری شوێنەکەشتە شوێنی ئەوە نییە بەڕاستی، ئەوە شوێنی ئینسانە، ینی شوێنێکی ئەوەژنی هەر وەکو ڕێزێک بەو گەرماش. بەڕێستان بەڵێ ژمارەی زۆر لە خانشینیان لێرە مامەجا سڵاو لێبێ، چۆنی ئەحواڵە؟ بەخێر، دەنگ و باسێ کورە زۆر چاچێ قەدا لە قوربانم دەستە ماچەکە. قوربانم بەخێر بێنێ هەڵوەسەیە. وەڵا باشە. ساعت چەند هاتی؟ ساعت چەند هاتی؟ قوربان من ساعت 9 هاتم. 9 هاتی؟ بەڵێ. ئەڵێن چی؟ وەڵا قوربان ئەڵێ نییە معاش ناگێن. باشە خۆ لیستیان ڕانەگەیان ئەوان. ئاخر زانی چۆنە ئەمە وەکو ئەردەدانێکی ئەو میلەتە ئەمان ئاواکەن، یعنی ئانوێ قەدەتی میلەت بن، نانەوێکەوە میلەت بژی. ئەگەر موچە وەربگری بەنیازی چی پێ بکڕی؟ وەڵا قوربان ئەگەر موچە وەرگرم پشت بەخوا بەیوان هینە پارچەیە هەنگوین کڕم و ئیتر حیچی لێ نەکڕم. بۆ پارچە یەک پارچە ئەوش لەبەر ئەوە حەدم لێتی و کەرە هەیە تۆزێ لەگەڵ کەرەکە بێ تۆ ناخۆش ئەی خوێن بۆ بەیانی جەژن بەتەمای چیت؟ وەڵا قوربان بەیانی جەژن ئینشەڵڵا تەعالا دانیشتن لە ماڵەوە و خەڵکەکەش ژە بۆ خزمەت لە خزمەتیانە بین و کورسیان بۆ دانێن و نوقڵ و چیکلێت و شەربەت و هەموو شتێکیان بۆ دانێن و ئەگەر خواردیان ئەگەر نەیشان خوارد سەر چاومان. بەخۆشی بێت و ئینشەڵڵا موچەکەش یەت و تۆ هەنگوینەکەی هەر پێ یەکڕیا بڕۆ. قوربانە بەدەستە ماچەکەم، سپاس دەکەم، سپاس دەکەم. چۆی تۆ ئەحواڵەیە؟ دەنگ و باسێ. ساعت چەند هاتی؟ والله دوی ساعتێکە. ساعتێکە؟ هەڵێ وەڵا. هیچ دەنگی نییە؟ حەی هەر بە قەزدی وایە کە زانی هەر بە قەزدی ناخۆ پارە هاتووە و هەموو شتێک لە تواشەمەوە پارە هاتووە. چەند ساڵ خزمەت هەیە بوو؟ 33 ساڵ. 33 ساڵ لە کوێ داوام تەکرد؟ لە پاسەوانی مەکتەب و لە تەربیە. دۆخ و گوزەرانتان چۆنە بەم بەرە جەژنانە؟ والله زۆر خراپە. خراپە؟ کرێچیشی. کرێچیشی؟ کرێچیشی زۆر خراپیشە. پێتر بڵێ چی دەسەڵاتمانەیە.